خەڵکی کوردستان و دنیا پیرۆز بێ ئینشاءالله بەخۆشی دیارە ماوەیەکە لەم لاولەولا زۆر بابەت لەسەر کەرکووک باسەکرێ و هەندێک کەناڵ یاخود هەندێک لایەنی سیاسی لە باتی ئەوەی بێت هاوکار و هەماهەنگ بێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک لەم لاولەولا قسەی خراپ لەسەر کەرکووککەن بگرە تانەش لە خەڵکی کەرکووک و لە دانیشتوانی کەرکووک و لەو لایەنە سیاسیانە ئەدەن کە ئێستا مقاومەت لە ناو شاری کەرکووکاکەن بۆیە بە باشمانزانی لەبەر چاوی هەموو کەناڵەکانی ئێستا ئەو ڕوونکردنەوانە بدەین کە ئێستا لە کەرکووکا دەگوزەرێت. بەنسبەت ڕێککەوتنی نهێنی هیچ جۆرە ڕێککەوتنێکی نهێنی لە نێوان ئەحزابی سیاسی کوردی لە کەرکووک و لایەنی دیکەیان نییە بۆ ئەوەی ئێمە بە نهێنی کارێک بکەین مەسلحەتی میلەتەکەمانی لێ دوور بێ، بەڵکو بەعەکسەوە ئێمە هەموو ئەو کارانەی ئەیکەین بۆ خزمەتکردنی شارەکەمانە و بەوەشە ئیسپاتمان کرد کە لە کەرکووک ماینەوە و لە ئینتیخاباتی ڕابردووە ئێوە بینیتان سەری کورد و میلەتەکەمان بەرز کردەوە و توانیمان نیوەی دەنگەکانی کورد بۆ میلەتەکەمان دەستەبەر بکەین کە ئێستا ڕۆژانە لە بەغداوە پەرلەمانتارەکانمان لە ناو شاری کەرکووکەوە دیفاع لە دانیشتوانی شاری کەرکووکن، دیفاع لە گوند و دێهات و هەموو شوێنەکانی شاری کەرکووکن. ئەمە خۆی لە خۆیە ئیسپاتی ئەوەکە کە ئێمە دڵسۆزین بۆ کەرکووک نەک ئەوانەی لە دوورەوە قسە لەسەر کەرکووکەکەن. بەنسبەت تعریبەوە لە کەرکووک هەوڵ هەیە بۆ تعریب لە کەرکووکە، بەداخەوە لایەنی سیاسی هەیە پێی وایە بەس مووسڵ شارە و کوردی تیاژێ پێی وانییە کەرکووک کوردستان بێ، هیچ قبول ناکەین کەس مزایدەی سیاسیمان لەسەر بکە. ئەوانەی کە لە مووسڵ دەوامەکەن هەر کوردن، ئەوانەی کە لە شوێنەکانی کەش دەوامەکەن هەر کوردن، ئەوانەی کە چوونە لە بەغدا دەوامەکەن هەر کوردن. بابێن لە کەرکووک پێکەوە هەمومان چارەسەری کێشەی کەرکووک بکەین، نەک ئەوەی ڕۆژانە لە بەغداوە وەزیرە کوردەکانیش کێشە بۆ شاری کەرکووک دروست دەکەین. ئەبینین وەزیرە کوردەکان ئەوەندەی لە هەوڵی ئەوەیان کێشە بۆ مدیر و بۆ دائیرە دەوڵەتیەکان لە کەرکووک دروست بکەن، هەر ئەوەندەش نەیارانی کورد لە بەغاوە هەوڵی تێکدانی شاری کەرکووکم. من بە ئومێدم ئەلەمەیان ناچاوێک بە خۆیان و بە سیاسەتیان نابخشێنەوە.